لە کەرکووک لە مەکتەبی سیاسی یەکێتی لەو پارێزگایە بە سەرپەرشتی ئاسۆمامەند ئەندامی دەستەی کارجێڕی مەکتەبی سیاسی و هەروە سەرپەرشتیاری زۆنی کەرکووک و سەلاحەدین یەکێتی کۆبنەوەی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوەچ و تێیدا لەو کۆبنەوە تاوتوێی کۆمەڵک پرسی هەنووکەی کراوە پەیوەست بە دۆخی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان. هەروەها بڕیادراوە لەسەر پێکێنانی ژوورێکی هاوبەش بۆ ئیشوکارەکانی پارێزگاکە بە بەشداری فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق و پەرلەمانتارانی پێشوشکە لە خولەکانی پێشوە لە پەرلەمانی عێراقدا بوون بۆ ئەوەی کە بتوانن کێشە و گرفتەکانی هاوڵاتیانی ئەو شارە زیاتر بە خێرایی بگەێنە دەم بەرپرسان. بۆ زیاتر گفتوگۆکردن لەو بارەیەوە لە ستودەکانمان لە شاری کەرکووک و میوانداری عەلی محەممەد کادری پێشکەوتووی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە. کاک عەلی بانیت باش و سڵاو لێبێ. ئەم ژوورە هاوبەشە کە پێکهێنداوە و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگریەکە لەسەر ئەوەی کە دەبێت لە ڕێگەی ئەو ژوورەوە سەرجەم ئەو داواکاری و خواستانەی کە هەیە بۆ هاوڵاتیانی کەرکووک بگەیەندێت. تا چەند ئەم ژوورە دەتوانێت کاریگەری هەبێ لەسەر چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیانی ئەو شارە؟ زۆر سپاس بۆ ئێوەش. هەڵبەتە ڕۆژی یەکشەمە بە سەرپەرشتی بەڕێز کاک ئاسۆمامەند سەرپەرشتیاری میحوەری کەرکووک سەلاحەدین کۆبوونەوەیەک ئەنجام درا تایبەت بوو بە تەواوی ئەو ئەندام پەرلەمانەی فراکسیۆنی یەکێتی کە لە پەرلەمانی عێراقین و لەگەڵ ئەو هەواڵانەی کە پێشتر ئەندام پەرلەمان بوون لەسەر لستی یەکێتی ئامادەی کۆبوونەوەکە بوون. ئاماژ لە کۆبوونەکەش ئەوە بوو کە چۆن بتوانین ژوورێکی ئۆپراسیۆنی هاوبەش بۆ بەداچوونی ئیشوکارەکانی ئەم منطقەی جێناکۆک لە مووسڵەوە تاک و خانەقین بەدەست کۆمەڵی کێشەی گەورە و ئەناڵێن ئەم ناوچانە لەبەرەوەی بۆ خۆتان نەزان لە دوای داواکانی 16 ئۆکتۆبەر ئەم ناوچانە هیچ دەسەڵاتێکی کوردی لەم ناوچانە وەکو پێویست نەماوە. ڕۆژ بە ڕۆژ کێشەکانیان زیاد دەکات بە تایبەتی لە ڕووی کێشەی پرۆسی تعریبەوە کە بەربەجی جێبەجێ ئەکرێت و لە ڕێگەی پرۆسەی داگیرکردنی زەویزاری کوردەکانی ئەم ناوچانەوە و لە ڕێگەی دروستکردنی کێشەی ئیداری و لە ڕێگای ئەوەی کە بەرپرسە کوردەکانی ئەم ناوچانە بە بیانی جێراجەر لا ئەدرێت لەگەڵ پێویستی کرد کە ژوورێکی ئۆپرۆسیۆنی وا دروست کرد بۆ ئەوەی تەواوی ئەو کێشانەی یان ئەو ئەندام پەرلەمانەی کە لە ناو لیژنەکانە دابەشە بن بەسەر لیژنەکانە ڕاستەوخۆ پەیوەستە بن بەو ژوورەوە و ژوورەکانی جوانی کە ئەمێننەوە لێرە ئەو ئەندام پەرلەمانەکانی ڕابردووە کە پێشتر خبرێکی باشیان هەبووە و ئاگاداری تەواوی ئەو کێشانن و بە بەردەوامی کۆبوونەوەی دەوری ئەنجام درێت بۆ ئەوەی ئەو کێشانی کە لێرە هەیە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی ئێستاە لەگەڵ فراکسیۆنی ئێستای یەکێتیە بە تەواوەتی کێشەکانیان پێ بگەێنن و بۆ ئەوەی لە ڕێگای لیژنەکانی ئەو لیژانی کە دابش بوون لە ناو پەرلەمانە بەسەریان لە ڕێگای ئەو لیژانەوە چارەسەریان بۆ بدۆزن و چارەسەری ئەو کێشانە بکەن. چونکە بەڕاستی ئەگەر بێت و هە نەکرایە ڕۆژ بە ڕۆژ عەرزەکەی کێشەکان لە زیاد بوونە لەبەر وا پێویستە کرد کە ئەم بەرنامەیە دابنێن و ئەم بەرنامەی لە ڕۆژ یەکشەمەوە بڕیاریان لێدا و دەست بەکارە بن بۆ ئەوەی بتوانن لانی کەمی هەندێک لەو کێشانی کە ڕوبەڕووی ڕۆژانە ڕوبەڕووی ئەم ناوچانە بنەوە چارەسەری بۆ دۆزدە و چارەسەری بکەن. بەڵێ کاک عەلی ئەو لیژنەیە خودت ئەو ژوورە کە پێکەهێندێ چۆن چ میکانیزمێک بەکارهێنێ بۆ وەرگرتنی داواکاریەکانی خەڵک یعنی ئەو داواکاریانی کە هاوڵاتیان هیانە بە تایبەتی هاوڵاتیانی کورد لە ناوچە جێناکۆکان ینی ئەو میکانیزمە چییە کە تۆ هاوڵاتیەک ئەوێ داواکاری بگەێنێ یاخود بێوێت گلەیەکی خۆی بکا بیگەێنێت چۆن ئەیگەێنێ بەدەستی ئەو ژوورە؟ لە ڕاستیە دوو جۆرە میکانیزم هەیە. میکانیزمێکیان ئەوەیە کە لە ڕێگای نووسینگەی پەرلەمانی عێراقی هەیە لە شاری کەرکووک ئەوە میکانیزمێکە بۆ ئەوی بە بەردەوامی خەڵک سەردانی ئەو نووسینگەیە کات و لە ڕێگای مەڵبەندی دوو ڕێخستی کەرکووکیشەوە و مەڵبەندەکانی دەوروبەری کەرکووکیشەوە بە هەمان شێوە نووسرا و ئاراستی ئەو نووسینگەیەکەیە ولا بە شێوەیەکی کەش ئێمە ئەو ئەندام پەرلەمانی ڕابردوو بۆ خۆیان بوونەتە لیژنەی پەیوەندیەکان ئەو لیژنەی پەیوەندیانە بۆ خۆیان ڕۆژانە چایان بە خەڵکەکەی سەردانی خەڵک سەردانیان نەکات و ئەو گیرروگرتانی کە ڕوبەڕووی خەڵکە بێتەوە ڕۆژانە
لە ڕێگەی ئەو ئەندام پەرلەمانەی پێشووترەوە کەیسەکانە وەرە ئەجێت و دواتر ئەوەی کە بتوانن بە خۆیان بتوانن چارەسەریکەن چارەسەریەکەن ئەوەشی کە لە توانای ئەمانە نەبوو دەبێت لە ڕێگای پەرلەمانی عراقی لە ڕێگای حکوومەتی عراقیەوە بکرێت لەگەڵ فراکسیۆنی یەکێتیە تەنسیقەکەن بۆ ئەوەی ئەو گرفتە چارەسەرکەوە شتێکی کەش هەر تایبەت بە و کۆبوونەوەی ئەو ڕۆژەش هەر بڕیاری ئەوەش درا کە هەموو ئەو هەواڵانیان ئەوە ئەندام پەرلەمانەی کە لەسەر لیستی بڵین یەکگرتووە لەسەر لستی کۆمەڵی دادگەری کوردستانە ئەوانش لە کەرکووک کۆبوونەوەی دەوری ئەنجامدەن لەگەڵ تەواوی هێزە کوردستانەکانە چونکە ئەمەی فراکسیۆنەکەیەکی تەنها لەگەڵ مەڵبند و یان لەگەڵ ئەو لیژنە پەیوەندی کە دروست کراوە هە لەگەڵ ئەوان کۆ نابێتەوە بەڵکو بڕیار دراوە کۆبوونەوە لەگەڵ هێزە کوردستانەکانی ئەوێش ئەو حیزبە کوردستانەکانی کە لە شاری کەرکووکن لەگەڵ ئەوانیشە دانیشتن بکەن ئەو ژوورە هاوبەشە لەگەڵ کاگعلی ئەو ژوورە هاوبەشە جگەل لە یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنەکانی تریش بەشداری تێدا دەکەن ژوور هاوبەشەکە بۆ خۆی ئەوە هیچ ئەوە دانراوە هیچ هیچی لەسەر نییە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەندام پەرلەمانەکانی بڵێن هێزە کوردستانەکانی کە بە تایبەتی یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری ئەوانش بێن بۆ کەرکوو لەگەڵ فراکسیۆنی یەکێتیە کۆبوونەوە لەگەڵ هێزە کوردستانەکان حیزبە کوردستانەکانی شاری کەرکوو پێکەوە بکەیانی پێکەوە بە دەوری کۆبوونەوە ئەنجامدەن لە پێنای ئەوەی ئەو کێشانی کە لای خەڵکی جەباوری کەشەیە کە سەر بۆ حیزبانن کێشەکان بگاتە ئەوان و ئەوانش ئاشنایەتیان هەبێت لەسەر ئەو کێشانی کە لە کەرکوو بەڕێواچێت هەر مەسەلەکە هەر فراکسیۆنی یەکێتی نەبێ بەڵکو فراکسیۆنی حیزبە کوردستانەکانی کەش بێ بە تایبەتی ئەو دوو هێزی کە باسم کرد ئەو دوو هێزە حوزوریان هەیە ئامادەی ئەوەن کە بێنە کەرکووک کۆبوونەوەی دەوری بکەن لەگەڵ هێزە کوردستانەکانی شاری کەرکووکە باشە ئەی لەگەڵ هێزەکانی تر ئەی لەگەڵ پێکاتەکانی ترا کە لە شارەکە ئەژین یعنی ئێوە پلانتان هەیە لە ڕێگەی ئەم ژوورۆ پەیوەندی بەوانی شەوە بکەن چونکە لانەیە کێشەیەک لە ناوچە جێناکۆکان هەبێ کێشەی ئەوانیش بێ ئەوانیش گیرۆدەی ئەو کێشەیە بوو بن بۆ ئەمایان چیەکەن لەگەڵ پێکاتەکانی ترا بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە دەبێت پەیوەندیمان لەگەڵ ئەوانی شار بێ پەیوەندەکە چۆنە بێت پەیوەندەکە لەبەری مەوزوعێکی هەنێ مشتەرەکات هەیە لە بینی ئێمە و پێکاتەکانی کە بە تایبەتی لەگەر ئێمە و تورکمان لەسەر مەسەلەی زەویزار ینی داگیرکردنی زەویزار ئەمانە مەسەلێکی هێزگار ینی مشکلێکی زۆر گەورە لە کەرکووکە و لە منطقەی جێناکۆکە ئەمە خاڵی هاوبەشی ئێمە و مەسەلەن برا تورکمانەکانین ئەوانیش بۆ خۆیان ئەندام پەرلەمانیان هەیە دوو ئەندام پەرلەمانیان هەیە یەکیان لەسەر جەبهەی تورکمانی و کەشیان لەسەر فەتحا ئێمە خاڵی هاوبەشمان لەگەڵ ئەوانە هەیە لەسەر تایبەت بەم کەیسانەوە تایبەت بە هەندێک کێشەی شاری کەرکووک هەیە ناو شاری کەرکووک دەروی شاری کەرکووکەیە لەگەڵ ئەوانە مشتەرەکاتن مەسەلەن مۆزوعی کارەبایە مۆزوعی خەدەماتە بەعام ئەمانە کێشەی مشتەرەکی ئێمە و ئەوانی بەڵام هەندێک شت کە ئێمە جێ ئاکاتەوە تایبەتە بە مەسەلەی پرۆسەی تعریب پرۆسی تعریبش ئێمە لەگەڵ بە هەمان شێ لەگەڵ تورکمانەکانە هاوبەشیمان هەیە چونکە ئەوانش بە هەمان شێ بۆ دەردەوە ئەناڵێنن لەبەری بەشێکی ئەو پرۆسی تعریبە پەیوەندی بە زەویزارەوێ ئەوانش بخۆیان ئەو کێشیان هەیە لەگەڵ پرۆسی تعریباتە بەرەوە ئەو جۆرە تەنسیقش دروست دەکرێت لە ئایندەیە بەڵام ئەوەی کە ماوە تۆ زیاتر بڵین کە زیاتر بچینە سەر ئیش و کارەکانیان و زیاتر ئەوەی کە بچنە سەسکەی خۆیان پەیوەستە بە مەسەلەی پەرلەمانەوە ئەگە پەرلەمان بە یەکجاری وە کۆتایی هاتن حکوومەت تەشکیل کرا و ئەو کاتە پەرلەمان ئەمان هینە بن دابەشە بن بەسەر هەموو ئەنجومەنی ئەو لیژنانی کە لەناو پەرلەمانە هەیە کە 27 لیژنەیە دابەشە بن بەسەر لیژنەکانە ئەو کاتەی شوکارەکان پێم وایە باشتر بەڕێوەچێت و ئەتوانن بە باشتر ئەو گرفتانی کە هەیە چارەسەری بۆ بدۆزنەوە بەڵام ئێستا کەمێک قورسە لەبەرەوەی وەک پێویست ئەندام پەرلەمەکان هەتا بەشێکی زۆریان هەتا ئێستا لە لیژنەکانە جێگیر نەبوونەوە ئەو پرۆسەی دانانی ئەندام پەرلەمانەکان لە لیژنەکانە لەلایەن ئەو هاوپەیمانی سێ قۆڵ دانراوە بە شکلێکی زۆر نایاسایی دانراوە ینی ئەوان خۆیان چۆن بیوە خەڵکیان ئاها داناوە بەڵام ئەمە بۆ خۆی کۆمەڵێک کەم و کوڕی زۆری تایە ئومێدوارین پەرلەمان باش ئەگەرەوە چارەسەر نەکرێت کێشە بۆ دروستەکە ئەنجامداتەوە ئەو کاتە بەدڵنیاییەوە دەبێت چونکە ئەندام پەرلەمانەکان
بەڵێ خۆی دەبێت چارەسەرکرێ بەڵام مۆزوعەکەی کە ئێستا پەرلەمان پەشی کەوتو بە تەواوی ناتوانە کۆبوونەوەکانی ئەنجامدا بەهۆی ئەو پرۆسەی سەرۆکایەتی کۆمار و ئەنجومەنی وەزیرانەوەی کە تاکو ئێستا ئەوان هەڵ نەبژێردان لەبەرەوە کەمێک پرۆسەی دانیشتەکانی پەرلەمانی عراقی بە قورسی بەڕێوەچێت وەک پێویست نییە جێ ئومێدی خەڵک نییە تا ئێستا ئەو مۆزوع چارەسەر کە پێمە بێ و کاتەش ئەندام پەرلەمانەکانی فراکسیۆنی یەکێتی فراکسیۆنەکانی بە تایبەتی یەکگرتو و کۆمەڵش کە بەشداری یان بایکۆتی دانیشتەکانیان کردەوە سەبات دەرحەق بە مەسلەی نساب و شکاندنی نساب لەسەر مەسلەی دەنگدان لەسەر سەرۆکایەتی کۆمار لەبەر ئەمە مۆزوعە ماوەتەوە وەکو پێویست نیانتوانیوە و ئەوانش بەڕاستی هەنێ دەستکاریان لەناو پەیڕۆی ناوخۆی پەرلەمانە کردووە وەکو پێویست خەڵکیان هەتای سەردا نەناوە لە ناو لاهینەکانە لە لیژنەکانە لەبەر چاوەڕێکین ئەو ئەندامپەرانە بسنە لیژنەکان جێگەی خۆیان بگرنەوە ئەو کاتە پێما بێستە سەسکەی خوان و نۆرماڵ بێت. بەڵێ کاگالی کۆمەڵێک کێشۆ گرفت هەیە کە تا ئێستاش بەردەوامی هەیە جاری وا هەیە ناکۆکی گەورە ڕۆدا لە ناوچەجێ ناکۆکەکان لە نێوان پێکاتەکانە و زۆربەی کاتیش ئەو هاوڵاتیانەی کە لەوێت تووشی کێشا بن هاوڵاتی کوردن و لەسەر حەقن و دوجار تووشی گرفت دەبن. ئێوە وەکو ئەم ژوورە ئۆپەراسیۆنە خۆتان مەیدانی ئەچنە ئەو شوێنانە و گفتوگۆ بکەن لەگەڵ هەردوو لایەنەکە یعنی لەگەڵ لایەنی کوردی و ئەوانەشی کە پێکاتەی ترن و جارێکتر گەڕاونەتەوە بۆ شوێنە و کێشیان بۆ کورد دروست کردو خۆتان بە مەیدانی ئەتانێ بڕۆنە و شوێنانە؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەم پرۆسەی تعریبی زەویزارەکان کە لە دوای پرۆسی بڵێ لە دوای لێکەوتەکانی 16 ئۆکتۆبرەوە زۆر ینی بە چڕی ڕیکردە ئەم ناوچەیە بە تایبەتی لە منطقەی داقوق ناوچەی داقوق و قەزای داقوق و ئەو ناوە بەتەوە لەگەڵ ئەوەشا زائیدەن قەزای دوو بزوو ئەو ناوە لە منطقەی بەڕاستی بە چڕی ئەم پرۆسەیە دەستی پێکرد بوو و پەرلەمانتەرەکانی ئێمە لە دەوری پێشوشە لە خولی پێشوشاوە ئەم جارەش لەگەڵا بێت بە بەردەوامی و لەگەڵ مەڵبند و بەسەرپەرشتی کاگا ئاسۆخۆشی لەگەڵ لێپرسایی مەڵبەندەکانی ئەم سوورەیە هەر هەموو لەسەر خەت بوون ینی بە بەردەوامی خوان مەیدانیان ئەچونە ڕوبەڕووی ئەو پرۆسەیە ئەبوونەوە بۆ ئەوەی ئەم پرۆسەیە وای لێ بێت ئیسێکی پێ بکەن یان ستۆپێکی پێ بکەن تا ڕادەیەک تواندراوە ستۆپێکی پێ بکێ بەڵام ئەمە هێشتان چارەسەری هینمان بۆ ناکە چارەسەری یەکجارێکی نەکراوە پێویستی بەوەیە هەم لە ڕێگای وزاری عەدلەوە و هەم لە ڕێگای وزارەتی زراعەشەوە و لە ڕێگای دادگاکانیشەوە ئەم پرۆسەی چارەسەرکێ بەڕاستی پێویستی بە پەرلەمان ئەمە هەواڵانەی ئێمە لە فراکسیۆنی یەکێتی هەوڵێکی جددن لەگەڵ لایەنەکانی کوردستانەکانی کەشە کە بۆی بتوانن بە تەواوەتی کۆتایی بە پرۆسەی تعریبی زەویزارەکانی کورد بێن لەم ناوچانە چونکە ئەمان لە دوای 16 ئۆکتۆبرەوە کە کورد دەسەڵاتی لەم ناوچانە نەما هەمیان بە فێتی لە ئەم لاولە گەڕانەتەوە و بە بەرنامێکی داڕێژرا لە ڕێگای پارێزگاری کەرکووکەوە بە هەندێکی کەش لە ڕێگای دابودەزگەکانی حکوومەتی اتحادیەوە پرۆسی تعریبی ئەم ناوچانە ئەیانێ بەردەوام بێت و ئەوەی کە مەبەستیانە پێشتر بەدەستیانێنەوە سەبەدەستی بێت. باشە کاک عەلی باست لە ئیدارەی شارەکە کرد ئەوەی کە ئێوە مەبەستانە لە ڕێگەی ئەم ژوورەوە بیکەن یعنی ئەتانەوێ ئەوەی کە خواستی خەڵکە یا خودەوەی کە کێشە و گرفتە بیگەێنن بە ئیدارەی شارەکە چجایی ئەوەی کە ئیدارەی شارەکە هەندێک جار یعنی بینیمانە لایەنگریشی کردو بۆ پێکهاتێکی دیاریکراو بەڵام ئێوە دەتانەوێت داخوازیەکان بگەێنن بەوان یاخود داخوازیەکان بگەێنن بە پەرلەمان فشار بێ لەسەر ئەوان. بەڵێ بە دڵنیایە داخوازەکان دەبێ بگاتە پەرلەمانی عراقی چونکە بەڕاستی ئێمە بەشێکی گرفتەکەمان پەیوەندی بە میداری ئێستاەوە هەیە ئەم میداری ئێستا لە ئاسی داخوازەکانی کوردانیە چونکە ئێمە پێشتر خۆمان لە بەرپرسی ئیدارەکە بووینە بەڵام ئەوەی کە بەرامبەرمان کراوە هاتوونە ئەوان هاتوونە بە غەسب ینی بە هاتوونە لە پرۆسەیەکی داگیرکردنە ئەم ئیداریان لە دەسەڵاتی کوردی وەرگرتەوە لەبەر ئەوە ئێمە بەشێکی کێشەکانمان لەگەڵ ئەم ئیدارەیە و ناکرد ئێمە ئەوان داخوازەکان ئێمە چۆن جێبەجێکەن ئەگەر دەبێت ئێمە داخوازەکانمان لە ڕێگای حکوومەت و لە ڕێگای پەرلەمانەوە ئاراستی ئەوانەکرێت ئەم ژووری ئیشەکانی ئەوە بێت کە ئەم تەصیفی کێشەکانەکات و هەر کێشە و کە ڕوبەڕووی ئەو لایەنەیە کاتەوە کە بەرپرسیاتی تیا هەیە و ئەتوانێت قەرارێکی لەسەردات جا بۆیە زیاتر ڕوبەڕووی
هەم پەرلەمان و هەم حکوومەتی اتحادیەکەتەوە. باشە. بابەتی ڕێخستنەوەی کاروباری حیزبیش ئەگەر بکرێت پرسیارە بکەین لەسەر ئەوە یەکێتی دەیەوێت لە ڕێگەی ئەم ژوورەوە کاروبارەکانی خۆشی لە کەرکووک زیاتر ڕێکخراو بکاتەوە؟ باڵێ بەدڵنیاییەوە بەدڵنیایی ئەم ژوورە ئەبێتە دەستپێکی ڕێخستەوەی کاروباری خۆمان حزبیەکە ئەم ژوورە ئێزگار گرنگی هەیە ئەم ژوورە ئەتوانێت تەواوی ئەو کێشانی کە هەمانە هەم لە ڕووی حزبیشەوە هەم لە ڕووی لایەنەکانی کەشەوە ئەتوانێت هەموو ڕێخاتەوە. بڵێ بڵێ بابەتێکی تر هەیە کە هەندێک لەو سێکتەرانەی کە لە کەرکووکە هەیە پێوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانە، ینی هەندێک شوێن هەیە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە. ئێوە بۆ ئەم بابەتە چی ئەکەن لە ژوورەکە ئەتانەوێ چۆن کارکەن لەسەرەوەی کە هەندێک خواست و داخوازی هەیە بیگەنە حکوومەتی هەرێم بۆی کە ئەوانیش ئەگەر کۆمەڵەکەم و کوڕی هەبێت لەو بابەتانی کە پەیوەستە بە حکوومەتی هەرێمەوە چارەسەری بکەن؟ بەدڵنیاییەوە ئێمە ڕاستە هەندێک بابەت هەیە هەندێک کێشەمان هەیە تایبەتە بە دەبێت ڕوبەڕووی حکوومەتی هەرێم بکرێتەوە. ئەمەش ئەتوانێت ژوورەکە ئەتوانێت بە تەنسیق لەگەڵ تیمی یەکێتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ تیمی یەکێتی ئەوە لەگەڵ فراکسیۆنی یەکێتی لە ناو پەرلەمانی کوردستانیش ئەتوانێت ئەم تەنسیق بکات و لە ڕێگای ئەوەش لە ڕێگای تیمی حکوومەتەوە ئێمە چەند وەزیرێکمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی بەڕاستی کەرکووچی یاکێلەوەنە کا خالیشوانی خۆی وەزیرە لەسەر حکوومەتی هەرێم بەڵام کەرکووچیە و ئاگای لە تەواوی ورد و درشتی هەموو کێشانە هەیە کە بەشێکیان پەیوەندی بە لەوانەی هەرێمی کوردستانەوە هەیە و ئەو بۆ خۆشی وەزیری پەیوەندەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەقایە لەبەرەوە بەشێکی لە ڕێگای ئەو تیمەی یەکێتیەوە هەتەن تیمەکەی یەکێتی هەمویان یەک تیمەکن ئەو کێشانە کە ئاراساکرێت وەکو یەک تیم ئیشی لەسەر دەکەن و بەشێکی پەیوەندی بە پەرلەمانی کوردستانەوە لە ڕێگای فراکسیۆنی یەکێتی لە کوردستان بە تایبەتی ئەمجار ئێستا بەسەر بوو نمونە ئەمجارە لە پێشنیارەکانی تایبەت بە هەڵبژاردنەکانی یان هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان مەسەڵەن بۆ نمونە تیمی یەکێتی لە پەرلەمانی کوردستانە فراکسیۆنی یەکێتی پێشنیارێکی پێشکەشکەوە تایبەتە بۆی داوای کردو مەسەڵەن بۆ نمونە لە منطقەی جێناکۆک ئێمە مادەم ئەمە منطقەیەکی جێناکۆکە کەواتە مافی خەڵکی ئێرە هەیە لە هەرێمی کوردستانە نوێنەراتی هەبێت جا بە چ سیەقەیەکە بێ ئەوان ئەوە بابەتی چیکەیە مهم خەڵکیەک هەبێت ینی چەند ئەندام پەرلەمانێکی ناوچی جێناکۆک هەبێت کە نوێنەراتی ئەم ناوچاناکات لە پەرلەمانی کوردستان چکە بەشێکی کێشەکانیشمان پەیوەندی بەوانەوە هەیە گرنگە لە پەرلەمانی کوردستانە نوێنەراتی منطقەی جێناکۆک هەبێت لەبەرەوە ئەوەش بۆ خۆی سەگرێتێکە بەڵام لە ڕێگای تیمی یەکێتیەوە لە پەرلەمانی کوردستانە بە تایبەتی فراکسیۆنەکەی پێشنیاریشی وایان کردووە کە بە هیوای کاری لەسەرکەین و بە تایبەتی لەم دیداری یەکێتیشە لەم ئەمجاری کە لە کەرکووک ئەنجامدرا ئەم باس و خواستە تەرحکرا لە یەکێ لە لیژنەکانە بە تایبەتی ئەو لیژانی کە تایبەتە بە کێشەکان لە هەرێمی کوردستان و بۆ سیستەم و دەستور و سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەم مۆزوعە باز کرا قسەشی لەسەرکرا و تەرحیش کراوە خۆشبەختانە لە ڕێگای پەرلەمانی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستانە ئەم بابەتە تەرح کراوە بەڵام بەئومێدی ئەوەی کە ئەمە بچێتە بواری جێبەجێکردنەوە لە یاساکە ئەگەر یاساکە هەموار کرایەوە بچێتە بواری جێبەجێکردن و ئەم ناوچانەش لەلایەتی خۆیان هەبێت لە ناو پەرلەمانی کوردستانە. باشە من دوا پرسیارەکەم ئەم لیژنەیە یاخود ئەم ژووری ئۆپەراسیۆنە ئیتر لەکەیەوە دەست بەکارەکانیەکە و لەکەیەوە تر داخوازیەکان وەرەگرێەوە بە دوواداچوونی بۆکە؟ بەڵێ هەر لە ڕۆژی تاوابوونی کۆبوونەوەکەی ڕۆژی یەکشەمەوە ئەوە ڕۆژی دەستپێکردنی ژوورەکەیە دەست بەکارە لیژنەکە هەمان ئامادە چکەم لیژنەی کاتدا پێشتر لە کەرکووک بوونە هەبوونە و ئیشیان کردووە و بەردەوامیشە لەسەر ئیشکردن و ئەو کەسیانەش کەسێکی زۆریشان ئامادە کردووە لەبەرەوەی ئەو ئەندام پەرلەمانی خولی ڕابردوو ئاگاداری تەواوی ئەو کێشانن و ئەوەی کە لە ناپەرلەمانیش دەماون کە ئێستا بنتان ناپەرلەمانی ڕابردوو ئێستا ئەوان وەکو لیژنەی پەیوەندیەکان دەست بەکارن لە مەکتەبی سیاسی لە کەرکووک لەبەرەوە ئەوان ئامادەکاریی تەواویان کردووە لە ڕۆژی دەستپێکردنی کۆبوونەوەکەوە ژوورەکە دانرا و دەست بەکار بوونە
چاوەڕێ ئومێدەوەی ئەواکەین کە لە پەرلەمانی عراقیە ئەم هەواڵانەی فراکسیۆنی یەکێتی دابش بنە سەر لیژنەکانی پەرلەمانە لەبەر بەشێکی پەیوەندی بە ئەو لیژنانەوە هەیە ئومێدوارین بە زووترین کات ئەو پرۆسێش جێبەجێ بکرێت و سەسکەی خوارد دەست بەکار بێت. بە ئومێدی سەرکەوتن بۆ ئێوە کە بەڕێز عەلی محەممەد ئەمین کادری پێشکەوتوی یەکێتی کە ڕاستەوخۆ لە ئاستۆیەکانمان لە شاری کەرکووکەوە لەگەڵمان نبووی سپاس بۆ ئەوەی کە بەشداریت کرد لەگەڵمان.